ئێستا من مێزێک نیشانی ئێوە دەدەم کە درێژەکەی مەترێک و 20 سانتیمە و هەروەها بەرزێکی باشی هەیە و لایەکی دەتوانانی کلۆپەی لەسەرێ ئەم مێزە تەنها بە 50,000 کراوە بڕوا دەکەم بە 50,000 کرابێت بینەری هاوکارەکە بن کاک منسوور بەباز لە ماڵەوە مێزەکەتان نیشانەدا بینەری ئەم مێزە بن و اینجا ئینترۆ بین و بگەڕێنەوە لای من بزان ئایا ئەم مێزە لەکوێ 50,000 مێزێک وا بەم شێوە جوان کوالێتی بەرز بە 50,000 دینار ئەخشتی وا چۆن دەبێت ئەمە ئەو مێزەیە کە لە وڵاتی تورکیا کڕیمانە کە درێژەکەی 120 سانتیمە و بەرزەکەی 80 سانتیمە و ئەو مێزە بە 27,000 دیناری عراقی کراوە و هەروەها بە 23,000 دیناریش هاتوتەوە بەڵام ئەمن ڕەنگەکەی سەرەوە لەزگەم لێداوە و ڕەنگەیەکی تر بوو پێشتر لەگەڵ سید بن بۆی بزانن چۆن ئەم مێزە بکڕن. سڵاوی خوای گەورەتان لێبێت سید محەممەدتان لەگەڵ دایرە تێک پلسەوە خۆم بەخۆش ئازانم ئەمڕۆ لە ڤیددیۆی تازە بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بوومەوە لە ڤیددیۆی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین ئایا چۆن کاڵایەک لە دەروی وڵات بکڕین و بیهێنەوە وڵاتی خۆمە لەوانەیە زۆرێکتان ئەمەتان لاو بیتە پرسیار ئەم جلە دەکڕن جلێک دەکڕن دەڵێ وڵای ئەم جلە لە تورکیا لەوانەیە بە 1000 دینار بێ لێرە بەدە 15,000 پێم دەفرۆشن ئەمە لای هەمووتان هەبووە یاخود شتێک دەکرێت وڵای لە سینە شتە بە 1000 لەوانێ بە 250 دروستیکەن لێرە ئەومە پارێ بە ئێمەی دەفرۆشنەوە ئایا چۆن بتوانین شت لە دەروی وڵات بکڕین و چ شتێک دەتوانین بکڕین لەم ڤیددیۆدا لەگەڵ من بێنەوە تا کۆتایی من پێتان دەڵێم کاڵایەک وا باشە لە دەروی وڵات بیکڕین و چۆن بیکڕین و چۆن بزانین کاڵایەکە باشە و چۆنیش بزانین ئەم کاڵایە چەندی دەوێت تا دەگاتەوە ئێرەوە نرخەکەی چەندە و بە چ ڕێگەیەکی بیهێنینەوە و بە چ ڕێگەیەکی بە کەمترین پارە دەستمان بکەوێت ئێستا لەگەڵمدا بن و ناوی ئەو وڵاتە نەشتان پێ دەڵێم کە کاڵایان هەیە بۆ فرۆشن یاخود دەتوانین کاڵە بهێنیتەوە بۆ ئێرە لە سەرەتادا چۆن بزانم ئەم کاڵایە باشە هاوڕیان لە ئەوروپا یاخود لە دەروی وڵاتدا خەڵک زۆر گرنگی بە ڕیتنگ دەدا ڕیتنگ واتە تۆ کاڵایەک دەکرێت ڕای خۆت دەردەبرگەستە ئەم شتە ڕای من ڕای خۆم لەسەر ئەو کاڵای دەرم لە کوردستانوانێ لێرە تۆ کاڵایەک دەکرێت تاو عقد پێدانێ بەڵام لە ئەوروپا لە دەروی وڵات هەر وڵاتێک بێت تورکیا بێ وڵاتە شێوەبەرمێ خەڵکە کاڵایەکی کڕی پاژۆی بەدەستی گەیشت ڕای خۆی دەنووسێ ڕیتنگ بەجێ دەڵێت ئەستێری داتێ نەوەستە 5 ئەستێری سێ دەداتێت 4 داتێ 5 داتێ دەڵە کاکە خراپ بوو گەیاندنی خراپ بوو کوالێتی وانە بوو سایزی گەورە نیە سایزی من سایزی لارج لەبەر دەکەم بۆ منەجلێکە دەڵێ من سایزی لارج لەبەر دەکەم کەچیە من سایزی لارج بۆ من نابێ قیاسەکەی بچووکە ئیتر بۆیە ینی ئاگداری ئەم بابەتە بن و هەر ینی هەر کاڵایە کە دەیکڕی لە دەرەوە پێویستە تۆ سەرنجی ڕیتنگ دێ ئێستا من لەم ڤیددیۆدا کە ئێوە دەیبین لەسەر شاشەکەم باز لە چۆنێتین ڕیتنگ دەکەم واتە ئەمە بەرنامەیەکی تورکیا ئەم بەشانێکە پیشانتان دەم سەرنجی ڤیددیۆەکەی تەنیشتم بدەن ئەمە کردداری ڕیتنگە ها واتە ڕیتنگ چۆن دەکرێت و لەکوێدایە ئەمانە قسەی خەڵکە هەمووی کە دەیبینین هەمووی قسەی خەڵکە خەڵکە ڕای خۆی دەربڕیوە لەسەر ئەم کاڵایە ها چەند ئەستێری داوەتێ تۆ لە ڕێگەی ڕیتنگۆ دەزانیت ئەم کاڵایە باشە خراپە قیاسەکەی دەدۆزیتەوە هەموو شتەکانی دەدۆزیتەوە ئەمە ڕیتنگە ئەم شتە زۆر گرنگە کاڵایەکە لە تورکیا کڕی گوگل ترانسلیتە گوگل ترانسلیت بکەرەوە تێکستەکە کۆپیکە بیکە کوردی کابرا نووسویتی بە کەلگنایە گرانە درەنگ گەیشت قیاسی تەواو نییە هەر شتێکی لەم بابەتانە بوو تۆ هیچ خۆتێک مەدە سەرنجی ڕیتنگدا ڕیتنگەکە باش بوو ئینجا کاڵایەکە دا بکە ئەمە یەکەم خاڵ و گرنگترین خاڵە لە کڕینی هەر بابەتێک کە تۆ لە دەروی وڵات دەتەوێت بکڕێت سەرنجی ڕیتنگ بدە بزانە ئا خەڵک ڕای چۆن بوو لەسەر ئەم کاڵای چکە ڕیتنگ لە دەروی وڵاتدا ڕیتنگێکی ڕازگویانێ وەک کوردستانێک کاس گرنگی پێدا خەڵک لە دەروی وڵات سەر ئەمانە شتەڵ دەستەنجێنێ زۆر وریابن دووەم شت ئەمەی کە ئێستا من باس دەکەم بریتێ لە وڵاتەکە ئێمە دەتوانین کاڵا بکرین لە وڵاتی تورکیا دوبەی سین ئەمریکا و بەریتانیاش دەتوانین لەم وڵاتانە کاڵا بکڕین و بیهێنەوە کوردستان ئایا بەرنمەکانی تورکیا چین بەرنمەکانی دوبەی چین بەرنمەکانی ئەمریکا چین من لە کۆتایی ڤیددیۆیەکە چەند چرکەیەکم تەرخان کردە بۆ ئەم بابەتە ناوی سەرجەم وێبسایتە تورکیەکانم نووسیوە لەگەڵ لۆگۆیەکان جا ناو بێت لینک بێ هەموویم نووسیوە تۆ گەیشتە کۆتایی ڤیددیۆکە سەیری کە دانە بەدانە پێدا بگەڕێت تایبەتە بە جلوبەرێک کەروپەلی ناو ماڵ خواردن کورا هاچی دەوێت تێدایە باشە بۆ خۆت وەرە بگەڕێ ئەم شتێکە توێ لە کام وێبسایت هەرزانتر بوو ئەمە بکە باشە ئەمە وێبسایتەکانتان بۆ دادەنێم کە هەم ئی تورکیا هەم ئی دوبەی هەمی ئەمریکا هەم ئی سین هەمی بەریتانیا باشە من ئەمە بۆ ئێوە دادەنێم سێم خاڵ ئێستا ئێوە ئاشنا بوون کە چۆن کاڵایەک هەڵدەبژێت و هەروە ئاشنای وێبسایتەکانیش دەبن ئایا چۆن پارەکەی بکەینۆز پارەی خۆما بۆ من لە تورکیا کاڵاکان بە تلەیە بە لیرەیە تۆ چۆن زانێن پارێ بە دیناری عێراقی چەندە یان بە دۆلار یاخود لە سین پارەکە بە پارەی خۆیان نووسێ بە یوانی چینی دەنووسێ چۆن بزانێ ئەمێ من ئەمەی کە دەیبینن بەرنمەیەکە لە مۆبایل
وێنەکەم بۆ داناون لە پلی ستۆر هەیە لە ئاپستۆر هەیە لە ئایفۆن هەیە لە هەموو براندەکان هەیە دای دەدۆزێنیت دراوەکە دەنووسیت یەکسەر پارەکەت پێ دەڵێ بە دراوی عێراقی تۆ بەبێ کێشەی دەتوانی کاڵایەکە نرخەکەی بزانین کە چەندە ئەمە بزانی نرخ کاڵە سوارم خاڵ ئایا کاڵایەک پێویستە من لە دەروی وڵات بیکڕم هاوڕانی ئازیز لە سەرتا دەبا من بە چاڕوونێک بدەم بە ئێوە مۆبایل لە دەروی وڵات گرانترە لێرە لەبەر زۆری زەڕی بۆ باز لەسەری لاپتۆپە بە هەمان شێوە زۆر کاڵای ئەلکترۆنی هەیە لە دەروی وڵات گرانترە لێرە بۆ منە پلیستیشن من پرسیمە لە دەروی وڵات نرخەکە یەک دوو گەڵا لێرە گرانتر بە یعنی ئەو بابەتانی کە ئەرەنە لە دەروی وڵاتەنە بۆ مونە مۆبایل لە ئەلکترۆنیەتەمانە لە دەروی وڵات زۆر گران ئەمانە گومرجیان گرانە چکە ئەو پارچانێک کە لە ناویدا بەکاردێن مادە گێنەرەکان ئەم پارچانە نابێ فڕێ بدرێن یاخود قەدەغەیە فرێدانی لەبەرەوەی فرێ نادێن ڕیسایکلین ناکرێن ئەم بابەتە لە ئەوروپا زۆر گرنج پێدرێت بۆیە کەلوپەلی ئەلکترۆنی لە دەرەوە زۆر گرانە گومرگێکێکزای خیاڵی لەسەرە بۆیە من پێشنیار ناکەم بۆ ئێوە بەدوای لاپتۆپ کۆمپیوتەر پلیستیشن تەلەڤیزیۆن مۆبایل ئەم شتان لە دەروی وڵاتدا بگەڕێن چکەمانە لە دەرەوە زۆر گرانترن ئەگە هەش بە نرخێکی هەرزان یاخود فێڵی شتێدا کلااواتی شتێدا شتێک لە بابەتانی تێدا خۆتان لێ بەدوور بگرن ئەمە ئەم کاڵانەیە کە نابێت لە دەروکرێت ئەوەی کە دەتوانانی بکرێت جل دەتوانانی لێ دەربیکرێت کوالیتی زۆر باش و نرخشی هەرزانە کۆمەڵی کەلوپەری ناوماڕە دیکۆڕە تابلوێە گڵۆپاشتی سادەیە دیزانی ناوماڵە لە تورکیا دەتوانی مێز بکڕی کانتۆر بکڕی ئەم بابەتانە بکڕی کە هەرزان دێتەوە شتی باشن دیکۆڕی جوان جلوبەرێک حەزیەی ئافرەتان ئەم شتانە زۆر باشن هەم لە تورکیامەوە ئیتفۆن ئێستا من ئیتفۆنێک لێرە تقریبان بە $30 لێندر بە $20 کڕی بووم بەهاتنەوە مشتۆ $20 کەوت ئیتفۆن ئەم بەشە بەعزە بابەتانە هێت سێدا پەنجەوانەیە هەندێک چاکەتە هەندێک شت لەم زۆرانێ ئەمانە لە دەروی وڵات دەتوانین بیکڕی تا دەشێت و ئێرە بە نرخێک کە لێرە هەرزانتریش دەستت کەوێت دێمە سەر خاڵێشتر کە بریتە لە چۆن هونەتی کڕینی ئەم کاڵە یاخود هێنانەوەی ئەم کاڵایە هاوڕێن من ناوی وێبسایتەکانم بە ئێوەدا و شارەزاشم کردن کە چۆن بتوان بزان ئەم کاڵایە باشە یاخود خراپە کوالیتەکەی چۆنە قیاسەکەی چۆنە ڕای خەڵک چێ لەسەر ئەم کاڵە فێری ئەم شتانم کردن و چۆن نرخەکەشی وە چ کاڵاچ بڕین لە کۆتای شتدا کە پێتان دەڵم بریتە لەوەی چۆن ئەم کاڵایە بکڕن واتە ئەم کاڵایە چۆن لە دەروی وڵات بکڕین و بیهێنینەوە لە سەرەتادا تۆ هەر کاڵایە کە لە دەروی وڵات بیکڕیت لە ڕێگەی ماستەر کارتەوە پاردێ کارتی ئەلکترۆنی بانک هەر کاڵایە کە بە کارت پارەکە بدەیت $130 بۆ تۆ حیساباتە تۆ جلێک دەکری بەدە $، تۆ 13,000 دەدەیت 13,200 دینار دێت ئەمە نیە تۆ 16,000 بدەیت کە نرخی $، ئێستا 160,000 بۆیە هەر کاڵایەک کە لە دەرەوە دەیکردن ئێوە بۆ منە بۆ خۆتان نایکردن کۆمپانیایەک شتێک وتان دەکرێت ئاگداری ئەمە بن ئەم کۆمپانیا $، بە 32 حسابی کردوین کە تۆ کاڵایەکە دەکڕی وریا بەوەداتا پارێکێکزا خیاڵی مەدا بۆ منە کابرا کاڵایەکە بە $100 $160 بە سعری ئەشیاکە تا $30 شێنانەوێ ئەو کات پێی بڵە بڵکا کە 160,000 کە تۆ سعری کاڵایەکە تۆ بە 132 دەیکڕی بۆ 30,000 لێ وەردەگری زیاد وریا ئەم شتە بن ئەمە یەکەکە لە خاڵە گرنگەکان ئەو کاڵای کە دەیکڕیت دەتوانیت چۆن بیهێنیتەوە کۆمەڵێک کۆمپانیا هەن لە هەرێمی کوردستاندا ئێمە هیچ کۆمپانیایەک سپۆنسەری نەکردین یاخود هیچ کۆمپانیایەک بڵێ دیاریکرانیم تا من بڵم بڕۆ لەم کۆمپانیای بکڕنیان بەناوی ئێمە بڕۆن داشکاتەوە ئێستا من ناهێر کۆمپانیایەک بڵم دەڵن کاکەوە چوین قۆڵی بڕین گرانتر بوو لە جێشتر هەرزانترە بوو خۆتان دەتوان بگەڕێن لە هەولێر لە سوڵتان مزەفەر کە لای پارێزگاوە بۆی دێت شەقامێکە پڕ لەم کۆمپانیانی هەر لە فێسبوک نووستا هێنانەوەی کاڵا لە تورکیا دەداتێت پێ چەندین پێیج هەیە کۆمپانیا هەیە بەرنامە هەیە سایت هەیە تۆ لینچی کاڵایەکە دەنێری یان ڕسمەکەی دەنێری یاخود بارکۆدەکەی بۆ دەنێر هەر شتێک بێ ئەوان پێدانڵان کاکە سعری کاڵە ئەوەندەیە بەهێنانەوەش ئەوەندە دەکەوێت وەک وتم کە تۆ سعر و کاهێنانەوەکیان پێگوتی وریای ئەمە بەوان کاڵایەکە بە 132 دەکڕن بۆ یعنی ئاگدار بە بۆ منەربا لە هێنانەوەکە خاترت بنووسکۆن لێن دەخێری خۆت لێوەدەن $، بە 160 بۆ حساب دەکەن جا من ئەو وێبسایتانی کە پێم وتن لە تورکیا ئەوانە تۆ بۆ خۆتان سیرکەن پێشم وتن کە چۆن کاڵایەکە بکڕن هێنانەوەکەش حید یەکێک لە کۆمپانیایەکانی هێنانەوە بێت ئەم کۆمپانیانش بە حەسە دڵی خۆتان بە کام کۆمپانیا دەیهێننەوە کامیان $، هەرزانتر بۆ توهێنە بیهێنەوە من لەم ڕۆژانە بوو کاڵایەک بێت تورکیا دەمیز بیهێنمەوە کۆمپانیایەک $22 پێوتم کۆمپانیایەک $21 پێوتم کۆمپانیا چەند $80 پێوتم بە $80 وەکە دەیهێنمەوە ئێوەش بەم زۆرە هەر کۆمپانیایە کە کارەکەی هەرزان بۆ کردن بە ئەو بیکەن و وریای $، 132 بن کە ئەوان بە 132 شتەکە دەکڕم بۆیە ئەمەرنە ئەمە ئاگداری ئەم بابەتە بێت لە کۆتاییدا من مێزەکەم نیشانی ئێوەدا کە ئەم مێزە بە 50,000 کرابوو ئێستا دەمەوێت بۆتان بخەمە ڕوو چۆن ئەم مێزم دۆزی و لەکوێ کڕم ترین دۆڵ بەرنمەیەکی بەناوبانجی تورکیا کە زۆر کاڵای تێدا
ئێستا ئەمەی لە تەنیشتەوە دەیبینن ئەمە من لە مۆبایلە دەچم ئەو بەشە دەکەمەوە ئەم مێزەی خۆم دەدۆزمەوە و هەروەها سەرنجی نرخەکە بە نرخەکەی دەدۆزمەوە نرخەکەشی دەکەمەوە پارەی خۆمان پاشان من چۆن لینکەکەی کۆپی کەم بۆ کۆمپانیایکی نرم لەم ڤیددیۆداوە سەیری دەکەن ئێوە دەیبینە ڕاستەخۆ ئەمە چۆنێتی دۆزینەوەی کاڵایەکە و شوێنەکەی و وەستەیری ڕەنتیگەکان دەکەم و سەیری شتەکان دەکەم بەم جۆرە من کاڵایەک دەکڕم لە ئێستادا من ئێوەم شارەزا کرد ناوی وێبسایتەکانی چین و ئەمریکا و دووبەی و ئەم بابەتانە و هەروەها چۆنێتی کڕینی کاڵایەکە و نرخی کاڵایەکە و چ کاڵایەک پێویستە بخڕین و چۆن بزانین کاڵایەکەمان باشە سەرجەمەم شتانە بە ئێوە بود ئەوەی کە لە لای ئێوە دەمێنێتەوە خۆتان چ کاڵایەکتان حەز لێ بوو وێبسایتەکەم لە کۆتایی ڤیددیۆکەدا ناوە سەرنج بدەن بگەڕێندانە بەدانە وێبسایت تێبەوە نەجل و بەرجی تێدا شتی زۆ گران لە تووشە بەڵام وێبسایت تێ جلەکانی هەرزانە یاخود وێبسایت تێ بەس تایبەتە بە جلیستانە ئێستا توان سەرنج بدەن جلیستانە هەیە یاخود جلی هاوینیان هەیە داشکانیان بۆ کردووە شت زۆر هەیە لێوێ زۆر هەرزانترە لێرە عین بە هاتنەوە شۆکە بۆ دێتەوە هەرزانترە وریاژ مشتەکانی لێوێ دەیکڕن سەرجەمیان کوالێتین شتی باشن ئەمە هەموو قسانە بکە کردم و هەروەها لێرە دێمەوە کۆتایی ڤیددیۆەکە هەر پرسیارێکتان هەبوو لەم بابەتانە یاخود ئەم ڤینەری ئەم ڤیددیۆی من بوون شتێکتان نەزانی ئەکاونتی من هەیە سید محەممەد دەتوان بنووسن یاخود نامە بۆ پیجی تێک پلاس بنێرن لە سوۆشال میدیایەکان لە فیسبوک بێت لە ئینستاگرام بێت لە هەر شوێنێک بێت نامە بۆ پیجی تێک پلاس بنێرن خزمەتتان دەکەین لەسەر چای خۆمانتان دادەنێن هەر پرسیارێکتان هەبوو یاخود هەر شتێکتان هەبوو لە خزمەت داینە و لە هەر کاتێکدا بۆ منە کۆمپانیایەک ڕزامەی دەربڕی هەر کەسێک بەناوی ئێمە بێت داشکان بۆ ئێوە بکەین یان ئێمە بەناوی ئێمە بێنە لای ئەو کۆمپانیاوان داشکاندن بۆ ئەوەی بینەری ئێمە بکەن و کاڵایەکەتان بە هەرزان بۆ بێنەوە ئەو کات هەر لەم پیجۆ یاخود لە دیسکرپشنی ئەم ڤیددیۆ ئێمە ناوی کۆمپانیایەکە و شوێنەکەی دادێنێت کە ئێوە بتوانین پەیوەندی پێ بکەن بەڵام لە ئێستادا بە گوتم ئێمە ناویتوانین ناوی شوێنێک بڵین نەوە کەسێک بڕوا سپێ ڕۆژ بە گرانتر پێی بفرۆشن بڵێ ئێوە فێڵتان لێکردمیان من بۆی ئێوە پارەم زیادداوە هەرزانتریشە بە ئێمە خۆمان ناخێنە ژێرباری ئەو بەرپرسیارەتە بۆ خۆتان سەر پشک بن چ کۆمپانیەکان حەز لێ بوو شوێنێک دۆلارێک هەرزانتری بۆنەوە بۆ شوێنە بیهێنەوە ئاگداری ئەم دۆلاری 130 دەبنواتە داشکانن بەوە بکەن بۆ وریای پاکێژینجش بنواتە تۆندێک شدەین تۆ دەری وڵات دە بۆ منە پێویستە کارتۆنەکەی گەورە بێت جێگا زۆر دەگرێت نرخی گرانە مەرزنی کۆمپانیایەکە فێڵ باز بیان فێڵ لێ بکە بەعزە کاڵایەکی دەبێت بە چەند شێوازێک پێچێتەوە یان بە چەند شێوازێک پاکەت بکرێت ئەمانە نرخیان گران دەکەوێت ئەم شتانێکە پێم وتم بیکڕن دەتوانن زۆر باش بن و وێبسایتەکان بۆ خۆتان بگەڕێن کاتێکی دادێن بگەڕێن ڕێتینگەکان سیرکەن بە وریاییەوە بینەر بن ئەم شتانە بۆ خۆتان بگەڕێن دەتوانن بە دڵی خۆتان کاڵا بکڕن جلو بەلێک بکڕن هەر شتێک بکڕن کوڕە کەلوپەری ئەلکترۆنی بکڕن ئەمان هەموو لە دەوری وڵات بکڕن و بیهێنەوە ئێرە و بۆ خۆ دەتوانین شت بکڕی شتێک لێرە نەکڕێت لێرەدا من دێمە کۆتایی ڤیددیۆیەکە هاتمە کۆتایی ئەم ڤیددیۆ و سپاستان دەکەم کە بینەر بوون بەو هیوایم کە توانی بێتم سوودێکم بە ئێوە گەیان بێت و ئەم ڤیددیۆ بمێنێتەوە تا کاتێکتر هەتا ئەو کۆر کاتێک هەر کەسێک هەر کوردێک ئەم ڤیددیۆی بینی بزانێت کە چۆن کاڵا بکرێت چۆن کاڵا بێنێتەوە لەکوێ بیکرێت نرخی شارەزا بێت هەموو شتێک شارەزا بێت لێرەوە من بەخوای گەورەتان دەسپێرم و لایک و شێر و سبسکرایب لەبیر مەکەن سپاس بۆی کە تا کۆتایی بینەر بن زەنگۆڵەکەش چاڵاکەن بۆی نوێترین ڤیددیۆکانی ئێمە بە ئێوە بگات ئەم ڤیددیۆ شێرکەن بۆ سەرجەم هاوڕەکانتانی بنێرن بە ئەوانش سوودیان پێ بگات سپاس بۆی بینەر بوون هەردەم شاد و بەختەوەر و تەندروست و لەش ساغ بن خواتان لەگەڵ